یەکێک لەو درەختانەیە بەڕاستی دڵخوازی نەکم من دڵخوازی ناوچەکەیە چونکە ئەم درەختە درەختێکی خۆمانەیە دەسوپەنجەی لەگەڵ خاک و ئاوی منتیقەکان نەرم کردووە یەکتر ئەناسن لەگەڵ کەش و هەواکە لەبەر ئەوە ینی ئێستا یەک تۆز بڕۆرە ئەولاوە چەندین درەختی ترە بینیت 100 ساڵ 200 ساڵ تەمەنیان هەیە هەم لە خوڕماڵ و هەم لە ئەحماوە بۆیە ئەمە باشترین فکرەیە کە هێنانی ئەم درەختانە جارێکی تر ئاشکردنەوەی بە ناوچەکە بەڕاستی یەکێکە لەوانەی لە ڕووی ژینگەییەوە ڕۆڵێکی گەورەیە گەڵایەکی پانی هەیە چونکە ئەمە بەردەوام ڕێژەی هاتوو چۆ سیارە ئەوانەی لەسرە ئەو دووکەڵەیە نایەڵێ بچێتە ناو هەوا و بەرز بێتەوە تێکەڵ بە گوند و شارەکان ببێ بۆیە بە گەڵاپانەکانی دەیگرێ پاکی دەکاتەوە ئەوەش با بوەستێ لە پاییزا کۆمەڵێک ڕەنگی جوانی هەڵگرتووە لەگەڵ خۆیان کاتێک کە ڕۆژ کورتە بێتەوە جارێکی تر و کلۆرۆفیلی گەڵاکانی دەشکێ کۆمەڵێک ڕەنگی سوور و زەرد و قاوەی و ئەوانە ئەدا بە ناوچەکە بەڕاستی دیمەنێکی زۆر جوانی پێبەخشێ. دەستان خۆش بێ بەڕاستی ناوچەی هەورامان و هەڵەبجە و شارە زۆر ناوچەیەکی دڵڕفێن و دڵگیر و با بڵێن تا ڕادەیەک ژینگەییەوە خۆی چەندین با بڵێن دارستانی سروشتی و دەستکردی تێدایە بەڵام ئەمە مانای ئەوە نیە کە ئێمە خەمسارد و دەستەوەسان دانیشین و هیچ ئەرکێکی تری ژینگەیی نەگرینە بەر بۆیە سەوزکردنی دار و درەخت و نەمام و دروستکردنی با بڵێن غابات و ئەوانە ئەبێ ئەرکی لە پێشینەمان بێت لەو ڕوانگەیەوە ئێمەش هەڵمەتێکی نەمام چاندنمان وەکو بۆردی ژینگەیی سەر بە پارێزگای هەڵەبجە ئەنجامدا کە خۆشبەختانە خۆیە بینیەوە لە سەوزکردنی جیسرەوەسەتی نێوان ڕێگەی ئەحمەداوا بۆ خوڕماڵ ئەم پرۆسەیە کە بەردەوامە بێت تا تەواوی ڕێگاکە کە بە درێژایی 2 کیلۆمەترە بەداری پەڵک ئەڕازێنینەوە وە سەوزی ئەەکەین لە ڕاستیە ڕێژەی ستاندارد بۆ با بڵێن هەرێمی کوردستان و پارێزگای هەڵەبجە تا ئێستا ڕێژەیەکی وامان نییە کە بڵێن ئەمە ڕێژەی ستانداردە یان ئەمەندە ڕێژەکەی ئامارێکی تەواو دروستمان لە بەردەستان نییە بەڵام لە ڕوانگەی با بڵێن لایەنە ژینگەیەکەوە کە هەستی پێەکەین و ئەی بینین ڕێژەی خۆشبەختانە ئێمە لە ڕێژەی ستاندارد با بڵێن تێپەڕێوینیان ڕێژەی ستانداردمان هەیە لە ڕووی سەوزیەوە بە تایبەت لە قەزای خوورماڵا کە قەزایەکە با بڵێن لە ڕووی ئاوە باشە و لە ڕووی دار و درەخت و سەوزایەوە خەڵکێکی ژینگە دۆستی تێدایە و توانیویانە ئەو ڕێژەیە بپارێزن و بەرەو بەرز بوونەوەژە چێ و ڕێژەیە. بەڵێ بێگومان ئەم درەختانە تەنیا ناشتنیان گرنگ نییە بەڵکو خزمەتکردنیشیان ئەساسیە ئێمە وەکو شارەوانی خۆرماڵ وەکو کۆمپانیای بیڤان لە هەوڵی بەردەوام ئەدەین ئیشی بەرداوامی تیاکەین بۆ خزمەتکردنی ئەم درەختانە بە تایبەتی ئەمانە کە نێژراون درەختی پەڵگن تەحملی سەرما و گەرماکە تەحملی ڕەشەباکە بەتایبەت ئەوەی کە پێشتر هەبوون درەختی سەبەحبە بوون لە ڕەشەبادا لە ئەنێ بارودۆخدا درەختەکان کەوتن بەسەر جادەکە و ئەم مەترسی دروست کردووان درەختێکی گونجاویژنەوە بۆ ژینگە ئێمە ئەم درەختە هەیە بە سروشتی خۆمان ئاشنایە ئێمەش هەوڵی خۆمانی لەگەڵا دێن ئینشەڵا ئەوەی لەسەر ئێمە بێ خزمەتی ئەم درەختانەکەین و لە مەترسی و فەوتان و وشکبوونیان پارێزین ئینشەڵا. خبير شيء